ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ بەڵێ من هونەرمەند سۆزماوەتی مەکتەری سینەما شانۆم لەگەڵ ئەوەیان کە سەربەخۆیی کوردستان بکرێت بۆ من مهم نییە سەرۆکەکەم کێ گرنگەوەی سەرۆکەم لە ڕابردوودا پێشمەرگە بووبێت وەکو هەر تاکێکی کورد ئاواتی ئەوەمەیەکە ببینە دەوڵەتی کوردی بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان. ڕێفراندۆم ئەرچێکی نیشتیمانیە لەسەر هەموو نیشتیمانیان پێویستێکی مێژوویە کە دەنگدەن بۆ ئەو کەسانی کە دەنگ نادەن هەویان مەعلوم و خەڵک دەیان ناسی. جاتکامان وایە لە هەموو هاو نیشتیمانیان ڕۆژانی 25 بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆن و بەدڵێکی فراوانەوە دەنگدەن. من ناوم دیار سەلامە، دانیشتی شاری هەولێرم. من وەک گەنجێکی ئەو شارە داواکارم لە خەڵکی کوردستان دەنگ بە سەربەخۆیی بدەن و بۆ ئەوەی ببین بە دەوڵەتی خۆمان و بۆ ئەوەی خوێنی برا شەیدان و برا پێشمەرگەکانمان بە فیڕۆ نەچێت بەڵێ بۆ ڕیفراندۆم. Ez yetger referandumê û ez yetger dewleta Kurdî hêvîdarim heme roja 25 neh beriv sindoqa dengdanê ve biçin bêjin belê belê bû Kurdistaneka serbixwe. من ناوم ڕزگار بەسمانە، فەرمانبەرم، دانیشتوی شاری هەولێرم. بە ئاواتم ڕیفراندۆم ئەنجام بدرێ لە ڕیفراندۆمەکەشدا دەنجی زۆری نەیبەڵێوێ بۆ ئەوەی کوردستانش ببێ بە دەوڵەتێکی سەربەخۆ بۆ ئەوەی خوێنی شەهیدانمان بە فیڕۆ نەچێت.